کارە دیارەکانی کوردە لە ئێستادا لە ئەڵمانیا پێشانگای یاخود بەشداری لە پێشانگایەکدا کردووە کە بەشێکی زۆر لەوانەیە کە بەشدار بوون یاخود ئەو شێوەکارانەی کە بەشدار بوون هەمویان ئەڵمان بوون بە تەنیا ئەم شێوەکارە بەشدار بوو کە کورد بووە و توانیوێتی بە چەند تابلۆیەک بەشدار بێت لەو پێشانگایەدا. نووسەر و شێوەکاری ڕۆژئاوای کوردستان یەحیا سلۆ لە ئەڵمانیا بەشداری پێشانگایەک دەکات و پێشانگاکە بە بەشداری چەندین شێوەکاری وڵاتی ئەڵمانیا بڕێوە دەچێت و هونەرمەند یەحیا سلۆ وەک تاکە شێوەکاری کورد بەشداری پێشانگاکەی کردو و پلەی یەکەمین هەڵواسینی تابلۆکان بەخشراوە بە تابلۆی ئەم هونەرمەندە و بڕیارە پێشانگاکە تا کۆتایی مانگی 6 بەردەوام بێ. شێوەکاری یەحیا سلۆ 12 ساڵە دانیشتووی وڵاتی ئەڵمانیایە و نزیکەی 30 ساڵە سەرقاڵی کاری هونەریە و زۆربەی کارە هونەریەکانی دەربڕینە لە ئازادی و خۆشەویستی. لەگەڵ ئەوەشدا چەندین کتێبی لە بواری کاریکاتێریدا لە ئێستاشدا لە نێو شێوەکارانی ئەڵمانیادا پێگەیەکی بەهێزی هونەری بۆ خۆی بەدەستهێناوە.